ئێستا ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لە هەڵسەنگاندنەکانی لە بنکەیەکی ئەتۆمی ئێران بەردەوامە و ئێران دەڵێت لەسەر هەندێک خاڵ ڕێکەوتنمان کردو ڕێگە دەدەین هەندێک لەو کامێرانەی پێشتردان رابوون ئاژانسەکە لە بنکە ئەتۆمیەکە دای بنێتەوە بەگشتی لەبارەی پرۆسەکە دەمەوێت قسە بکەم بەڕێز بژارتەها شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ مەکاک بژار ئەم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 کاک بژار ئێستا ئەم هەوڵانە هەیە دواتر باسی دەکەین بەڵام سەرەتا دەمێتەوە بپرسم ئایا هیچ شتێک ماوە بە ناوی ڕێکەوتنی ئەتۆمی لە نێوان ئەمریکا و ئێران؟ ئێوەتان باش سەرەتا ئەمێ باس لەو بکەم کە ئەوەی ئێران کردوێتی لە ئێستا بەپێ ئەو تەقریرە سڕیانەی کە هەیە لە سەقفی پێویستی خۆی هەژدە جار یعنی هەژدە قاتی سەقفی خۆی تەجاوزی کردووە لە کاتێکا کە ئێران ئەبێ 2.7 کیلۆگرام یۆرانیەمی مخەسەبی هەبێ ئێستا عەدەدەکە گەیشتوتە 4400 و ئەوەندە یعنی هەژدە قاتی خۆی ئێران چۆن لە خلافی هەیە لەگەڵ لەسەر ئەو ئیتیفاقی کە لە کاتی خۆیان پێی پابەند نەبووە دەبوو پابەندی بێت کەواتە ئێران ئێستا کارەکانی زۆر چرتر کردوێتەوە و یۆرانیۆمی بە دەرەجەیەکی زیاتر لەو دەرەجەی کە پێویست بۆ هەیەی و دەنگ و قسە و باز لەسەر راپۆرتە سەرەکان لەوا هەیە کە ئێران بۆ جنوبی غەربی وڵاتی ئێران هەندێک لە یۆرانامی گواستوێتەوە بۆ ئەوێ و لەوێ چەندین تاقیکردنەوەی لەسەر کردو و تاقیدەوەی گەورەی لەسەر کردووە و ئەگەری ئەوەش هەیە کە ئەم نیسبەتی یۆرانیۆمی کە هەیەی لە مەفاعیلی عسکەریە بەکاری بێنێت کەواتە شتێک نەماوە بە ناوی ڕێکەوتنی ئەتۆمی خۆیان لە ئیتیفاقی کە ساڵی 2015 لە نێوان ئەمریکا و ئێران لەسەری ڕێکەوتن لە ڕاستیە خۆی ئەو ئیتیفاقی کە هەبوو بۆ بەکارهێنانی کاری مرۆیی بەکار بێت یۆرانیۆمی هەبێت و چۆنەڵێ مخەسەبی بکە بەڵام تەقریرەکان ئیساوا دەرەخەن کە عەدەدەکە زۆر زیاتر لەوەی کە مەسموح بۆ بووی و لە هەمان کاتیشە دەنگۆ لەوە هەیە کە چەند تەقینەوەیکی ئەنجاماوە ئەمەش چۆن ئەڵێ وا ئەکات لە دەوڵەتە غەربیەکان زیاتر بە قەلەقیەوە تەماشای ئەم بابەتە بکەن و لەسەر و هەمووشیانەوە لە بیرمان نەچێت دەوڵەتی ئیسرائیل هەیە لە ناوەڕاست لە خاوەرمیانە کە نزیکترینە لە ئێرانەوە لە چاو دەوڵەتە ئەوروپیەکان ئەمە بە تەواوەتی قەلەقی خۆی لە چەند لێدوانێکە بە چەند جارێک ئەم قسەی خۆی کردو و قەلەقی خۆی گەیاندووە بە ئەمریکا و بە وڵاتانی سەرپەرشتیاری باشە کاک بژار ینی ئێستا دەبینین کە پێشتر زۆر ئەمریکا ڕشت بوو لەسەرەوەی کە پیتاندنی یۆرانیۆم لە ئێران سنووردار بکرێ بەڵام ئێستا دەبینین کە وڵاتانی ئەوروپاش زیاتر لەسەر ئەوە ڕژدن ینی هەتا دەتوانین بڵین کە زیاتر لە ئەمریکا ئێستا مەترسیان لە پیتاندنی یۆرانیۆم لە ئێران هەیە ئەمە هۆکارەکەی تەنیا ئەوەیە کە ئەمریکا ینی دەستی زیاتر بە پیتاندنی یۆرانیۆم گەیشتووە ئێران خۆی زیاتر ڕقابە دەولێتەکان کە با بڵێن ئەو ڕێکخراوانەی کە کاری ئەوەکەن یان ئەو منەظەمانەی کە کاریان سەرپەرشتیاری ئەم جۆرە چالاکیانەیە بەشی هەرێ زۆرەیەکێتە ئەوروپاوە لێمان یعنی کە فەڕەنسا بەشی پشی گەورەی بەرەکەوێ و وڵاتانی تری ئەوروپا هەرێک لە ئەڵمانیا و لە بریتانیاش بە هەمان شێوە کە ئەندامن لە نەتەوەی گرتوەکانەوە ئەندامی دائی من ئەمانە بەڕاستی ڕقابەیەکی زۆر بەقوتیان داناوە لەسەر ئەوە لە بیریشمان نەچێت کە لەم دوایە ئێران خۆی یەکلایی کردەوە بەوەی کە پشتگیری تەواوی رووسای کرد لە شەڕی ئۆکراینیا و تەزویدی رووسای کرد بە تائیراتی موسەیەرە بە درۆن ئەمە دیسانەوە جارێکی قەلەقیەکی کە لەسەر ئەوروپا دروست دەکات چونکە بۆ خۆی جەنگی ئۆکراینیا ئەو هەڕەشە قورسەی کە لەسەر ئەوروپا دروستی کردووە هەڕەشەیەکی کەمترە بەنسبەت بۆ وڵاتانی تری وەکو ئەمریکا و با بڵێن ئیسرائیل ئەمە بەخۆی پەرچەکردارێکی ترە کە وا لە ئەوروپیەکانەکە زیاتر سوور بن لەسەر زۆر باشە ئێستا ئەو هەوڵانەی کە هەیە لە وڵاتانی ناوچەکە بە تایبەت عومان کە دەیەوێ نێوەندگیری بکە پێتان وایە بەوە دەرگای دیپلۆماسی و دانوستاندن ئێستا کراوەیە لە نێوان ئێران و وڵاتانی ئەوروپا ئێران و ئەمریکا لەسەرم بابەتە ئەوەی کە ناسراوە لەسەر ئێرانیەکان چۆنەوەی لە سەرەتای دروست بوونیانەوە خەڵکی با بڵێن دەسەڵاتی ئێرانی هەمیشە
دەسەڵاتێکی ازدیواجی تەسەڕف بووە یعنی دوانە ڕوتی کارەکە دوانە ڕوتەکەی لە چیە کارەکە لەلایەکەوە دەرگای مفاوەزات داناخە و لە لایەکی کەشەوە پابند نابێت بەو ڕێکەوتنانی کە لە مفاوەزاتەکان ئەکرێت ئێستا لە کاتی ئێستا عەمان ئەگەر دەورێکیش بدا بەخۆی پێم وان نابێت سەرکەوتوو بێت چونکە ئێران ئەگەر بیرمان بێت مانگێک لەمەو پێش ئەستۆڵێکی ئەمریکی هاتە خەلیجەوە و چەند ساروخێکی هەڵگرت بوو ئەم ساروخانە کە مەهارەی ئەویان هەیە لە قوڵایی چەند سەد مەترێک لە ژێر زەویان لە ئەهدافەکانیان بن و تەفروت و نایکەن بەڵام ئەوەی کە ڕوویدا گۆڕانکاری دروست کرد لە ناوچەکە ئەو گۆڕانکاریانە بوو کە لە سوودان ڕوویدا ئەو شەڕێک کە لە سوودان هەڵگیرسا وای کرد لەوەی کە پشێوی زیاتر نەمێتەوە بۆیە ئەو لێدانە ئەگەری ئەو لێدانە تەخیرتر کرا بەڵام ئەگەر بە بەوردی تەماشای هاوکێشەکان بکەین ئەبینین ئەمڕۆ لە دیوێکی کەوە ئێران لە دیوی ئەفغانستانیشەوە زەخت و فشارێکی زۆری لەسرە ئەو بەجێهێشتنی سوپای ئەمریکی بۆ ئەفغانستان ئەو بەجێهێشتنی ئەو هەموو چەک و ئەسلیحەی کە لە ئەفغانستانە گیان هێشتووە ئەمە بۆ خۆی جێگەی عەلامی پرسیارە یعنی ئەبێ مەهامێکی هەبێ بۆ مەهامێک ئەو چەکانە جێهێڵرابێ لەوێ و ئەو گرژی و ئاڵۆزەی کە ئەمڕۆ لەسەر سنوورەکانی ئێران و ئەفغانستانیش دروست دەبێ دیسانەوە جارێکی تر فشارێکی ترە بۆ سەر ئێران بەڵام داخۆ ئێران ئێستا بۆ ئەوەی کە ئەو یۆرانیۆمی کە کردوێتی بەڵێ وەک خۆشت گوتت ینی ئێستا ئیسرائیل زۆر ینی چوندە لەسەر ئەوەی کە پێویستە وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا ئێران بوەستێنن تەنانەت هەڕەشە دەکات دەڵێ گەرنەی وەستێنن من هێرشی سەربازی پێشوەختە ئەنجامەدەم ئەگەر هێرشێکی سنوورداری سەربازی ئەنجام بدا پێتان وایە بە تەنیا دەبێت یا ئەمریکا لەگەڵی دەبێت ڕاستیەکەی ئێستا شەڕی تەکنۆلۆژیایە شەڕی ئەوە نەماوە کە تۆ سەرباز دابەزێنیتە جێگەیەکەوە پارێکی زۆری تاسەڵ بەڵام ئیسرائیل و هەڕەشەیە دەکات ئەو شەڕانەی کە دەکرێت مەسەڵ بۆ نمونە ئێمە تەجربەی ئیسرائیلمان هەیە لە ساڵی هەشتاکانە کاتێکە لە مەفاعیلی نەوەوی عێراقیدا یعنی ئەوەی کە لە عێراقا ڕوویدا لە هەشتاکانە لە ساڵی هەشتاکانە ئەمڕۆ ئێمە لە ساڵی 2023 بزانە تەکنۆلۆژیا چەندی فەرق کردووە لەگەڵ ساڵی هەشتاکانە هەرو ئیسرائیلەیە کە لە کاتی خۆیان هات لە مەفاعیلی نەوەوی عێراقیدا بە هەمان شێوە ئەگەری ئەوە هەیە بە هەمان تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوتر بێت چالاکیێش بکە بەڵام لەگەڵ ئەوەیشا شەڕ جارێکی کە دیسانەوە چەمکێکی تری هەیە کە پێوترێ شەڕی لە بریکاری مەسەلەن جاری وا هەیە تۆ شەڕەکە خۆت بە مباشر ناکی بەڵام بە کەسێکی تری ئەکەیم شەڕی ئەسپێری دەکرێت ئەمریکا هەم لە یاخود ئیسرائیل هەم لە چالاکی سەربازی با بڵین فڕۆکەوانی و سەواریخ و ئەمانە بەکاربێنن و دەشکرێت بە هەمان شێوە ئەو فشاری تر کە ماوەیەکە لێرە لەوێ مقۆمقۆی لەسرە لە نێوان سنووری ئێران و ئەفغانستانە کە چەک و معداتێکی زۆری ئەمریکی لە ڕادەبەدەر لە ئەفغانستانە بەجێ هەڵداوە و لەسەر سینێکی ئاڵتونیش پێشکەش کراوە بە تالیبان و لەلایەکی ترەوە مەسلەی مەزهەبی سونە و مەزهەبی شیعە هەمان کاریگەریکەی هەیە کە ئەم شەڕە درێژکراوەی 1400 ئەوەندە ساڵ پێش ئێستایە کە شەڕی مەزهەبی نێوان شیعە و سونەیە بەڕێز بژار تاها شارەزای پێ ئەمانە هەموو کۆمەڵە ئەگەرێکن زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو قسەکە تەواوکە ئەمانە هەموو کۆمەڵە ئەگەرێکی زۆر لە ئاران کە گەرم و گوڕی ئەدا بەو چۆنەڵێ مەنجەڵ لە کوورە گەرمتر گەرم و گوڕی ئەدا بۆ جۆش ئەدا بۆ ئاگرەی کە ئەگەری لێکەوتنەوەی لێدانی سەربازی یاخود تەدەخولی سەربازی هەیە لە ناوچەکە بۆیە بە بڕای من ئێران ئەبێ زۆر بەوردبینانەتر تەماشای چواردەورەکەی خۆی بکات و تەماشای ڕق و کینەی بەرامبەرەکانی بکات بە هەر شێوە بێ لە شێوەکان باشتر وایە بۆ ئێران مل بدا بۆ ئەو ڕێکەوتنانی کە پێشووتر کراوە بگەڕێتەوە سەر ڕێکەوتنەکە بەڵام ئاخۆ بەرامبەرەکان ڕێکەوتنە ڕازین ئەمە پرسیارەکەیە زۆر سپاس دەستخۆش.